غازی حکمی دابەش دەکەین و وابەستڕێوە وەکو دەیبینی ئینشاڵڵا کێشەکەش چارەسەر دەبی. دابەشکردنی غازی ماڵان لەلایەن بریکارەکانەوە لە هەولێر لە دوای جەژنەوە دەستی پێکرد. لە ئێستاوە بریکارەکان غازی ماڵان لە ڕێگای کارتی ئەلکترۆنیەوە دابەش دەکەن. جا دەمێ قسە لەگەڵ یەکێک لە بریکارەکان بکەم. کاک ڕزگار سلااو لێ بێ ماندوو نەبی. سوپاس دەکەم. ئێوە پێش جەژن کێشەی دابەشکردنی غازتان نەبوو. ئێستا لە کێوە غازتان وەرگرتووە تاکە هیچ بەردەوام دەبن چەندیشتان وەرگرتووە؟ ئێستا ئەمە ئەوڕۆ غاز دابەش دەکەین و غازی حکمی دابەش دەکەین و وابەستڕێوە وەکو دەیبینی ئینشاڵڵا کێشەکەش چارەسەر دەبی. باشە چەند غازتان وەرگرتووە ڕۆژانە چەند تەوزیع دەکەن؟ بۆ خۆی ئەو بەپێی شەریکێ ئەوە بمانداتێ چ ڕۆژێک بمانداتێ ئەمە دێن تەوزیع دەکەین. ئەوڕۆ چەند غازتان وەرگرتیە؟ ئەمن عیسەی من هەفتە غازە دێ هاتیمەوە تەوزیع دەکەم بە سیستەمی ئەلکترۆنیک. باشە پێیان نەگوتن چەند هەفتەی چەند جار وەرن یا چەند ڕۆژ جارە ئەوە شەریکەیە دەبێ هەموو ڕۆژەکەی لە مودووە. ئێستا ئەو ڕۆ یەکەم ڕۆژە لە دوای جەژن وەرماگرتێ لێرە بە دواوە ئیدی ئەجا لەدەستەوانە ئەوان ئەگەر هەر کاتە چی برین غاسێ ئەمە دەچین دەین تەوزیع دەکەین و لەسەر هاوڵاتیاندا. باشە کاک ڕزگار ئەمە ئەو بیتاقەیە کە خەڵک غازی پێوەردەگرن ئەوەی نەفتیش بوو. باشە ئێستا ئەگەر کەسێک ئەوەی نەبێت بۆ نمونە خەڵکی ناوچە دامڕێراوەکان بێتن یاخود خەڵکی دەروی کوردستان بێت لە چۆن غاز وەردەگرێت؟ ئەوە ئێستا هەتا ئێستا کە ئەوە داخلی سیستەم بوو ئەوان ناوچە دابڕاوەکانیش ئەمە ئەو کارتە هەرچی ئەو کارتەی پێبی لێرە لەو جیهازەی بخینەوە دەیدەینێ ئەگەر لەو جیهازە نەخینەوە ئەمە ناتوانین دەمێت سیستەمی ئەلکترۆنیە. زۆر باشە دەستخۆش بێت. مامە جاماندی نەبن چەند ڕۆژە غازتان وەرنەگرتیان؟ والله ما وەکەوە حالێ دیاتی وەرنەگرتیە محتەل نەبوون لە بۆ غاز؟ هەر مایە و نەمایە نەمایە. هەرێ والله. باشە مانگانە پێشتان بە چەند غاسێ بۆ نمونە ماڵی خۆتان؟ مار هەیە دوو غای سەرف نەکا لە ماوەی دوو غازتان وەرگرتیە؟ ناوەڵە وەرمان نەگرتیە بەس هەمان بە دوو غازمان سێ غازمان هەبوو بە چێشتاوە نەما هیچیان نەمایە. نوێشتێکی باش بۆ ڕوات هەر دەرەجەیەکە دیکۆگە خوارەمێ بکە ئینشاڵڵا چا دەبێتەوە بە حەوڵی خۆت خۆی گەورەی. زۆر باشە. مام حاجی سڕەت بە بەرکەت؟ ئەرێ وەڵڵە لەکەینەوە غاز وەرنەگرتیە؟ وڵی دە ڕۆژ دەبی دا ڕۆژ دەبی. ئەرێ وڵی محتەل نەبووینە؟ نا محتەل نەبووی غازمان هەبووی تکە ئیتکەتان نەبوو. باشە خەڵک لە وەزعی چ بکاتن لەوەی محتەل نەبی لە غازی؟ بۆ خۆی اقتصادی بکە اقتصادی بە غازی بکەن بڕێکی هەتاوەشی نێ دەبیتەوە غاز ئینشاڵڵاش دەبیتەوە غاز چا دەبی ئینشاڵڵا. باشە ئەم غازانە بەشی چەندتان دەکات؟ بەشی 15 ڕۆژی دەکا ئەگەر احتیادی بیلۆمارێ. زۆر باشە دەست خۆش بیتن مام حاجی زۆر سپاس. بەکەوەی جێتان لێ بەما قسەی یەکێک لە بریکارەکان و چەند هاوڵاتێک بوو کە ئەوان ڕۆژانە لە مودووە بە جۆرەی بریکارەکە بێتن قسەی بریکارەکە بێتن ئەوان غاز دابەشەکەن. جام قسەم لەگەڵ سالار محەممەد کرد بەڕێبەری لێژنەی سوتەمەنیەکان لە پارێزگای لێرەوە باسی لێوە کرد کە ئەمڕۆ 30,000 بوتڵی غاز دراوە بە بریکارەکان و لەمە بەدوا کێشەکە چارەسەر بۆ و بەردەوام دەبن لە دابەشکردنی غاز بەسەر بریکارەکاندا بۆ بدرێت هاوڵاتیان.